باوک دەتوانی ڕۆژانە ستایشێکی دیاریکراوی منداڵەکەت یاخود هاوسەرەکەت بکەیت. سەلامی خی گەورەتان لێبێ. ڕۆژانە دوای هەموو نان خواردنێک ئەتوانی ستایشی دیاریکراوی کارێک بکەیت کە یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەت کردوێتی. جا تۆ وەکو دایکێک یاخود وەکو باوکێک دەتوانی ڕۆژانە لە هاوسەرەکەت دەست پێ بکەیت. بۆ نمونە باوکێکی بە دایکەکە ئەڵێی تۆ دایکێکی مەزنی ئەمڕۆ خواردنێکی خۆشت چا کردووە، ئەمڕۆ گوێم لێ بوو بەیانیەکەی بە منداڵەکانت ئەگوت درۆمەکان بێتە گوت ئەگەر چووی قوتابخانە لەگەڵ مامۆستاکەت ڕاست بە یاخود شەڕ و ئاژاوە منێەوە لەگەڵ قوتابیەکان. ئیتر وردە ئەم ستایشانە ورد بکەوە تا دەگەیتە منداڵەکان. هەر منداڵێکیش بە ستایش و بۆ سپێکی دیاریکرا و ستایش بکە. ئەمە دوو سوودی زۆر باشی هەیە. یەکەوەی کە ئەو کەسانە و ئەندامانی خێزانە تێگەن کەوا ستایش و گرنگی پێدان و ئەرکە باشەکانی وان لای تۆ بەها و قیەمی هەیە. هەروەها زۆر گرنگە ئەو بەها و ئەو ستایشانە لای منداڵەکان زیاتر ئەچەسپێت و ئەبێتە بەشێک لە کەسایەتیان کەوا ئەوانیش لە ژیانی داهاتوویان جێبەجێیان بکەن. بۆ ئێمە کارێکی زۆر گرنگە و بەشێکیشە لە پەروەردەی باڵا.